هەم کاتە باش هەموو کاتت باش کاک زەوەرجان ساڵەکەمی قوربانت بوو کە مام جەوهەرەکەی کۆیان تۆزێ کاتێدایە وڵات جەوهەرەکەم ئەو مام جەوهەرەکە بوو نەگەیشتە 2 دقە لە خزمەتان فەرموو گیان من 100% قسە لەگەڵ قسەکانی مام جەوهەرام دەستخۆشی دەیەکەم گیان قسەکانی مام جەوهەر لە بڵێم هێشتا کەمی هەیە زیای نییە خۆی جەماوەر شانی ئەو بارە هەڵەگرێ ئەو وەزعی پێخۆشە تۆ نووسیتە هاوڵاتیانی هەرێم هەمیشە تووشی قەیرانە بێتەوە ئەگەر جەماوەر خۆی حەزی بە وەزع نەبێ میلەت حەزی سەری بۆی نەخورێ ئەمانە شێنم دوو بنەماڵەیە اینجا بە سەڵاحەتی یەک شتێکە پێ بڵێن هەموو جورئەت و جەراعەتیەک و ئازایەتیەک لە سۆران عومەرە ئەم بینی بەڵام یەک شت دانی پیانەنا لە چییە جەماوەر ئەوەی کەم بوو بڵێ جەماوەر قابیلی ئەوەیە لەگەڵ عەلی حەمە ساڵح ئەم جووتە هەموو شتێکیان بەخیر بە ئازانە دەربڕی بەڵام زاتی ئەوەیان نەکرد لەبەر ئیعلام و جەماوەری حیزبی و هەچینیا بڵێم بڵێن کاتە جەماوەر خۆی ئەوەی پێخوبووڵە ئەوەی ئەوێ ئەرە کاتە تۆ باس تۆ بەرناماکەی لەسەر بندیوار شێیە عەرەبە تورکە فارسە عەجەمە هەر کوردەکەی من و تۆیە چێیە ئەنجا کەش حکومەت زۆر 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 باشە ئێستا سوێن بە ئەڵڵا ئێستاکانە بڵێ من مەعاشەیەم و بە شەقێکیشی لەگەڵا وەشێنم ڕێزمێ بۆ تۆ بۆ بینەرە قەسەم بە گەورەی خوا یەک موچە خۆر ناڵێ ناڕازی هەمووی ئەڵێ ڕازی مەڵێ کاکە کورە باش شەقەکە تێڵ و ماپارەکە وەرگرت کورە با بە تۆ باسی کاکە تۆ هۆکەرەوەی بەرنامە سازکە لەسەرەوەی بڵێ تا چەند لەگەڵ خوا ڕاست دەکەی لەگەڵ خۆت ئینجا خوا تو ئیمانت و بەیانیاڵێن یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم تو ئیمانت بمایە لە ڕوومان دەبینین دەرگای خۆشەکانمانەوە ڕوومان هەیە دەرگای لێ بکەینەوە بە چ ڕوویەکەوە ئەگەر لە حەیات و لە ژیانە بمایە وەڵاوە بینا بەربەرەکانیمان نەکرد سوێن بە ئەڵڵا بەرباران لەوانەی بەرباران ناکردایە تەمە من کە وەکو خودی خۆم تەمە ناکەم بگەم بە خۆڵی ژێر پێکەشمی لە خۆڵی ژێر پێکام لە قیامەتە حەشر کرێم لەژێر پێی ئەوە پێی ڕازی بەڵام توویش داێ ئەلەم زەمانایە بمایە بۆمە کورتی من و تۆ هەوزمانەکەی من و تۆ بەربەرەکانیمان ناکرد ئێستاشەکە لە حەیات و لە ژیانە بمایە ڕوومانە بوو دەستی بگرین بڕێناوەرە دەرگای حەوشەکەمانەوە یەک شتێکی تریش ژیان تۆ ڕاوەسە باشە کاکە ئێمەڵێن ئەم حکومەتە زوو زەردێ ئەم کەناڵە ئاسمانیانەی هیچ بە زۆر پێمانە کاتوو لە دەرگای حەوشەکانمانە بڕۆ دەرگای هەموو ماڵێک و ئەوەی کەناڕازیە کەناڵەکەی کردوێتەوە ئەم سیمکارتی ئاسیا سێڵ و کۆڕەکە هی بنەماڵی بارزانی تاڵەبانیە هەر من و تۆ هەر زۆر کەس نەڕووی من سیمکارتەکەی ئاسیا و کۆڕەکەم پێکە هی پارتی وێشێتیە دەکاتە تۆ بەرنامێکی سازکە لەسەر بڵێ یەک هەفتە کاکە جەماوەر هەرچی سیمکارتەکانتانە دایخەن بزانە چۆن هاواریان لێ بەرز دەبێتەوە بڵێ کەناڵەکانتان دیسڕۆ بزانی ئەوێرین وا بکەین چ تۆ توانی ئەو بەرنامە پێشکەشی من ئەتوانم ئەوە زاتیەوە کەم بڵێمەوە هەرچی کەناڵە سڕیمەوە سیمکارتە ئاسیا و کۆڕەکەکەم داخست کاکە وەڵڵا شانمان هەڵێکێ وەڵڵای لەگەڵ خۆمان درۆکەین لەگەڵ خوا شادرۆکەین ئیتر هەر ئەومان قابل ئای تۆ خۆ موسڵمانی لە من شارەزاتری لە قورئانە خۆی گەورە فەرمێ ئەڵێ کاکە تۆ ڕوون تێکە وەرە بەرە ڕوون بێن بەرە ڕوو بەڵام من جۆشی شەڕی دەگەڵاکەین ئەچین بەربەرەکانیەکەین ئەوەی کە ئەو پێ ناخۆشە بیت عەکسی ئەیکین هەوزمانی من و تۆ هەیەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم بیت ئەیە دواکەوتنیە بەرنامەی دواکەوتووی ئیسلامی دواکەوتوو حاشا حەزی دەم درێژی ئەوەمان هەیە قساکە کە کەسێکمان هێز ئەکا حاشا حەزی با بەناو دەمیا دەمی بشکێنێ بڵێ هەی ناکەس بەچە تۆ چی گاورە قبوڵەکە ڕۆفەتی گاورە دەست خۆش بە کاک زەوەر 3 دقیقە کاتەماکێ 3 دقیقە تو خوا یەک مەجالێکی کرد ببوورە بەرامبەر خەڵکانی شاری ئێمە ئەو کەڵەپیاوەی کە ئەو ئاها سەیریکە ئەو کەڵەپیاوەی کە ئەو هەیکەلەی دروست کردووە دەمی ناوە ژنوپیاوێک دەمیان کردووەتە ناو دەمیەکەوە تو ئیمانە بڵێ وەرە خۆت و شنەکە و خۆت و خوشکی دەم کە لە ناو یەکی دەمی یەکەوە ڕەسمتانەکرین قبوڵەکات ئەی باشەی کامەتە ئیسلامەتی چییە قبوڵەکە ئەوە هەیکەلە جوانە لەویایە ئەوە ڕەمزی ئیسلام بوونی ئێمەیە کەواتە شانمان هەڵێگرێ ڕازین بە هەموو شتێ بەخوا بالی جوولەکە دەلانێ سەپڵی بۆ لێدەین وەک ئەم زوو جەلادانە کە ئەمانە هەمیان بە پێگیرا و مستەعمەرە و پیا و جاشی ئەوانە دەستخۆشی لێکەم و سپاس بۆ دەست خۆش کاک زەوەر سپاس بۆ پەیوەندیەکەت خوا لەگەڵ